بەخێر بێن بۆ نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی، ناوەندێکی پێشەک بۆ تەندروستی و چاودێریکی بێوێنە لە کوردستان. لێرە جگە لە نەشتەرگەریە پێشکەوتوەکان هەموو جۆرە چارەسەرێکی پزیشکی بە ستانداردە جیهانیەکان و بەدڵسۆزێکی زۆرەوە پێشکەش دەکرێت. لەوانە کلینیکی پزیشکی و پسپۆڕیە جیاوازەکانی وەک نەخۆشیەکانی هەنا و کوێڕەژێنەکان، دڵ و ملولەکانی خوێن، هەناسە و سیەکان، مێشک و دەمار و وڕبڕەی پشت، نەشتەرگەری گشتی، نەشتەرگەری مەمک، خوڕگ و لوتوگوێ، گورچیلە و میزەڕۆ و پرۆستات، ئێس و شکال، نەخۆشیەکانی جونگە و ڕۆماتیزم، نەخۆشیەکانی ئافرەتان و لەدایکبوون، نەخۆشیەکانی پێست و جوانکاری، گرێ و شێرپەنجە. لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی ئەم بەشانەشی لەخۆ گرتووە: دەرمانخانە، تاقیگا، فریاکەوتن، تشک و سۆنار، ئێماڕای و سیتیسکان، هەناوبینی، بەشی چاودێری چاپ، بەشی منداڵە ناکامەکان، لەدایکبوونی سروشتی، پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان، بەشی مانەوەی نەخۆش، بەشی هەناسا، بەشی پێست و جوانکاری، بەشی ددان، بەشی چاو و چاویلکە، چارەسەری سروشتی. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.